بارگەیەکی پێشووتری یەکگرتووی ئیسلامیە لە گەڕەکێکی کوردی خورماتوو. ئێستا ئۆفیسی پەرلەمانتاری شیعە مەهدی تەقی ئامرلیە و کوردێک سەرپەرشتی دەکات. محەممەد عەریف کە خۆی بە سەرۆکهۆزی گل دەناسێنێت دوای دروستبوونی ناکۆکی لەگەڵ پەرلەمانتارێکی یەکێتی ڕەوتێکی ناڕازی پێکهێناوە و پرۆژێکی سیاسیشی لە نێو لیستی فەتحی هادی العامری دروست کردووە. لە قۆناغی یەکەمدا هێزێکی 30 کەسی بۆ دروست کراوە و 30 پارچە چەکیشی پێدراوە. لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای سڵاحەددینیش بە کاندیدێک بەشداری دەکات و دەڵێت 3000 دەنگمان مسۆگەرە. حتمما ئەم نووسینگەیە ئێمە خزمەتی خەڵکی شارەکەمانی پێەکەین لە پاڵشیا کاندیدمان هەیە. ئەمانەوە کاندیدەی سەرخەین هەمان ئامانجە پێکەیە ئەو کاندیدەی شوابێ خزمەتی خەڵکی پێ بکەین لە شارەکە لەسەر لیستی فەتح بێ بۆ ئەوەی گیانمان پارێزراوە بێ ئەم چەکانەمان تەنانەت بۆ پارێزگاری خۆمان و ستافەکەمان وەرگردووە. ئەگەر لە داهاتووە ڕێی عام وا بێت و خەڵکی شاروای بێت باشتر وایە بۆ ڕاگردنی سەنگی کورد لێرە پێیان باش بێ داوای هێزێکی چەکداریکەن ئێمەش هەمان شت گویان لێگرین و هەوڵە دێن وەریگرن. بە پێی زانیاریەکانی کوردستان 24 لە بەرامبەر قبولکردنی محەممەد عەریف چەند داواکاریەکی هەبووە و وەکو ڕێکەوتنێک لە 5 خاڵدا چڕکراونەتەوە و هەردوو لە ئیمزایان کردووە. یەکەم کردنەوەی ئۆفیسێک بۆ پەرلەمانتار مەهدی تەقی لە گەڕێکێکی کوردی و پاڵپشتیکردنی. دوو دانانی ڕایۆژکارێکی کورد لە پارێزگای سڵاحەددین. سێ کاندیدکردنی کوردێک بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای سڵاحەددین. 4 بەشداری نەکردنی گروپەکە لە هیچ ململانەیەکی نێوان کورد و هێزە شیعەکان. 5 دروستکردنی فەوجێک بۆ پاراستنی گەڕەکە کوردەکانی خورماتوو لە ژێر سایەی حەشدی شەعبی. حەشدی شەعبی ڕەفتاری زۆر باشی نەکرد لە سنوورەکە تاکو ئێمە جارێکی تر بچینە ژێر سێبەری حەشدی شەعبی. ئەی وەڵامان چێ بۆ ئەو خەڵکانی کە تا ئێساکە ئاوارن، کە تا ئێساکە خانۆکانیان ڕووخاوە چاک نەکراوە، ئەوانەی کە بە ملیۆنان دینار تووشی زەرەر و زیان بوون، ماڵیان سووتا، دوکانیان سووتا، بەرژەوەندیەکانیان تێکدرا لەو سنوورە. ئەمە دەبێت ئەوانەی کە دەست بە ئەو کارە ئەبەن وڵامێکیان هەبێ بۆ ئەم خەڵکە بەڕاستی. بە کورتیش بڵێم ئەمە تەنها ئامانج لێی بابەتی هەڵبژاردنە، کڕینی دەنگە، جگەلەوە من بڕوا ناکەم هیچ شتێکی تر بێ بەڕاست. بەو پێی لە ڕابردوو هەوڵ و پرۆژەی هاوشێوەی دوور لە خواستینەتەوەی نیشتیمانی هەبووە و سەرکەوتوو نەبووە. بەوتەی هاوڵاتیان ئەم پرۆژەیەش دوجار سەرکەوتوو نابێت و شکست دەهێنێت. هێمن دەلۆ کوردستان 24 خورماتوو.